بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان ئەم شەو لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر بڕێوەچوونی کۆنفرانسێک دەکەین لە هەولێر بە ناوی ڕۆژی نزای نیشتیمانی قسەی لەسەر دەکەین ئەم پرسە چۆنە و بۆچی ئەم جۆرە مەراسیمان ئایا هیچ خزمەتێک بە کوردستان و خەڵکی کوردستان دەکەن و تا چەندێک مەراسیمانەش لەسەر بودجەی گشتی خەڵکی کوردستان بەڕێوە دەچن لە کاتێکە لە بارودۆخێکی دارایی خراپدای خەڵکی کوردستان و مەسلەی ڕۆژی نزای نیشتیمانی چ پەیوەندیکێ بە ئاینی ئیبراهیمی و ئاینی ئیبراهیمی چییە؟ ئایا پرۆژەیەکی سیاسیە، پرۆژەیەکی ئاینیە، دەبێت چۆن مامەڵەی لەگەڵدا بکرێت و لێکەوتەکانیشی چی دەبن و کێژ لە پشتیوتی کێ تێدا سوودمەندە؟ ئەم پرسان لەگەڵ دکتۆر فاتح سەنگاوی توێژەر لە فکری ئیسلامی و ئەندامی پەرلەمانی کوردستانیش قسەی لەسەر دەکەین. کاکتۆر بەخێر بێن، سوپاسیان بەدەبوون دەکەین. سوپاس دەکەین. ئەگەر سەرەتا لەو نزای ڕۆژی نیشتیمانی کە بۆ یەکەمین جارە لە هەرێم بەڕێوە دەچێتەوە لە شاری هەولێر، سەرنجی بەڕێزت چی بوو و دروشمەکەشیان ئەو بوو بەرەو یەکبوون لە باوەڕدا؟ خوێنەوەی بەڕێزت بۆ جۆرە لە مەراسیم و کۆنفرانس و کۆبوونەوانە چییە کە خەڵکیان لە دەرەوەشبان کێشت کردووە؟ بەڵێ، بەناوی خوای گەورە، سڵاوی خوای گەورە لە بەڕێزت لە تەواوی ئەوانەی کە چاودێری ئەم بەرنامەیەکەن گوێ بیسمانە بن چاویان لێیەتی. لە ڕاستیە من ئەو قسانێک کە ئەم شەو لێرەی کەم پێم خۆشە وەکو توێژەرێک لە بواری فکری ئیسلامیا بیکەم، یعنی ڕەهەندە سیاسی و تەنانەت چوارچێوە حیزبیەکەش حەز دەکەم بخەمە لاوە، یعنی وەکو خەمخۆرێک بۆ دینی موسڵمانان و تەنانەت بۆ گفتوگۆی نێوان ئاینەکان بۆ پێکەوە ژیانی ئاشتیانە لە نێوان ئاینەکان ئەمەوێ وا قسە بکەم لە ڕاستیە، ینی هەموو ئەو شتانەی تر خەمەلاوە لەم ڕەهەندەوە لەم گۆشەنیگایەوە ئەمەوێ قسە بکەم. لە ڕاستیە ئێمە وەکو موسڵمان، وەکو خەمخۆرانی فکری ئیسلامی، وەکو کەسانی کە توێژەین لە بواری فکری ئیسلامیە، لە خەمخۆریمانەوە بۆ ئەوەی کە خاوەن ئاینەکان پێکەوە بژین، هیچ کات کێشە و گرفت و ئاڵۆزیمان لەگەڵەوان نییە. ئێمە کۆنگرە، کۆنفرانس، کۆبوونەوە، هەر شتێک بکەین کەوا لە کۆتاییە خزمەت بکە بە ڕۆحی دین و بە خزمەت بکە بە پێکەوە ژیانی ئاشتیانە و خزمەت بکە بەوەی کە خاوەن ئاینە جیاوازەکان لەگەڵ ئەوەی کە من موسڵمانم وەکو دین، وەکو ئەسلی دینی مەسیحی باوەڕم پێێتی، بەڵام وەکو ئاینە مەسیحی کە ئێستاکە هەیە من قەناعەتم پێی نییە. بۆ نمونە وازانم بەعزێ دەستکاری کراوە بۆ خۆی ئازادە، بەس بۆ من حەق نییە. من دینی خۆم بە حەق ئەزانم، دینی بەرامبەر ئەگەر بە حەقم بزانیا شوێنەکەوتم. ئەمە شتێکە پێکەوە ژیان شتێکی ترە، یعنی لە ڕوانگەی ئەوەی کە ئێمە پێکەوە بژین، ئێمە گفتوگۆی ئازاد بکەین، ئێمە هەموو هۆکارەکانی پێکەوە ژیانکەین، ئێمە ئیشکالمان لەگەڵی نییە، بەس ئەمە جیاوازە لەوەی چی حەقە چی باتڵە. من وەکو ئیسلام، وەکو موسڵمان وا ئەبینم کە ئیسلام تاکاینی حەقە. بەڵێ ئین الدین عند الله الئیسلام، بە کۆتا ئەبدەیتی ئیسلام لە دینەکان ئەم ئیسلامێکە کە پێوتێ ئیسلامێک کە پێغەمبەری خوا هێناوێتی. بەڵام لەگەڵ ئەوەشە ڕێز لە خاوەن ئاینەکانی ترەگرم، ئەوەی ئەو خۆی قەنەعەتی پێوێتی بۆ خۆی قەنەعەتی پێیەتی، بەس بۆ من مولزەم نیم پێی. ئەویش مولزەم نییە، پابەند نییە بە قەنەعەتەکانی منەوە. ئەویش هیچ کات داوای لێ ناکرێ وەکو قەنەعەتی وەکو من بێجارێ. بۆیە هەر لە ناونیشانەکەیەوە، ناونیشانێکی هەڵەیە، ناونیشانێکی هەڵەیە بەرەو یەکبوون لە بیر و باوەڕدا، تۆ تایبەتمەندی ئاینەکان، جیاوازی ئاینەکان ئەتەوێت نەیهێڵی. یەخودی ئێمە دین خۆ مرۆڤ دای نانێت تاوەکو من ئەم شتە لە ئیسلامە نەهێڵم، ئەو شتە لە مەسیحیەتە نەهێڵم، ئەم دوو شتە بکەم بە یەک. نا، هەر ئاینێک کۆمەڵێت تایبەتمەندی خۆی هەیە، ئاینی خۆی بە حەق ئەزانێت. بەڵام ئێمە یەک تاپەرستیمانەیە. بۆ نمونە ئەگەر ئەو بۆ نمونە ئەمەی کە ئەمانەیەڵێن، ئەگەر ئەمەیە کە خوای گەورە وەی داوایەکە، قل يا أهل الكتاب تعالوا إلى كلمة سواء بيننا وبينكم ألا نعبد إلا الله ولا نشرك به شيئا ولا يتخذ بعضنا بعضا أربابا من دون الله. ئێمە کێشەمان لەگەڵی نییە. خوای گەورە فەرمی ئەی ئەهلی کتاب، وەرن بۆ لای وشەیە کە هەمومان کۆکاتەوە،
ئەویش ئەوەیە کە تەنها خوای گەورە بپەرسین هیچ هاوبەشێکی بۆ پەیدا نەکەین هیچ کەسێ لە ئێمە خەڵکێکی تر نەکا بە ڕەب و پەروەردگاری خۆی ئەگەر ئەمە بێ ئێمە هیچ ئیشکالێکمان لەگەڵی نییە بەڵام ئایا یەکبوون لە بیر و باوەڕدا یا لە باوەڕدا ئەم دروشمە کە من لە پەیجی حکوومەتی هەرێم بینیم وامزانی بە هەڵەدانراوە چونکە عادەتەن ئەوە زۆر زەق ناکراوە خۆیان ئەوانەی کە داوەتنامەکەیان کردو نووسیان تێشتی نزای نیشتیمانی باش یعنی ئاوهایان ناوەکەدا بوو ئەم ناونیشانە ئایا ئێستا من ئەبێ هەوڵ بدەم مەسیحیە کە بە بیر و باوەڕەکەی بگۆڕێ وەکو من بێ من وەکو داوە ئەو مافەم هەیە ئەوش بۆ خۆی توانین بانگەشەی خۆی بکە بەڵام ئەم یەکخستنە هیچ خاوەن ئاینە پێی رازیە غەیری ئەوانە نەبێ کە ئەجندایەکی سیاسی تریان هەیە هیچ ینی هەتا زۆرێک لە خاوەن ئاینەکان لە شوێنانی تریشە هیچی رازی نییە بەوە ئیسرائیل وەکو جوولەکە هیچ هەنگاوێکی نەناوە بەشێک لە کەنیسەکان ڕەتیان کردوێتەوە بۆیە جارێ ئەوە بۆ گوتم وەکو دروشمەکە لە سەرەتاوە ئەم دروشمێکی قبوڵ و پەسەندکراو نییە تۆ ئەبێ ڕێز لە هەموو خاوەن ئاینێ بگری وەکەوەی خۆی قەناعەتی پێیەتی باسی هین ناکەم حیوار و گفتوگۆ ناکەم ئەکرێ من لەگەڵ مەسیحیەکە گفتوگۆ بکەین ئەو قسەی خۆی کا من قسەی خۆم کە من بڵم تۆ لەسەر حەقنی ئەو بڵێت تۆ لەسەر حەقنی و بیاڵا با بەڵگە بێنینەوە بگەینە نەتیجەیە یعنی ئەمە شتێکە ئەمەشی کەوا ئێستا ئەمان ئەیانەوێت ئەمە ئێستا پەیوەندی بە چەند چەمکێکی ترەوە هەیە کرێت دوای لە بەرنامەکە قسەی لەسەرکەین و ئاینی ئیبراهیمی و بەیتی ئیبراهیم کێشەی پێکەوە ژیان من قەت هەبوو لە کوردستان بە درێژایی خەڵکی کوردستان مامەڵەی لەگەڵ بڵێن دینەکانی تریش کرد کاتێک کێشەی پێکەوە ژیان نەبووە من وانە ئەوەندە زەقی دەکەنەوە ئەوان ینی زۆر جار ینی یەخود هاوتاکردنی ئیسلام لەگەڵ ئاینەکانی ترکرد لە سەدانەوەتی خەڵکی کوردستان مەسڵمان بێ ئەوە لەگەڵ خەڵکی کوردستان دێتەوە ینی خۆی لە ڕاستیە هاوتاکردنی جارێ هاوتاکردنەکە من سەرنجێتر لەسەر ئەم کۆنگرە هەم بوو ئەویش ئەوەیە ئەمە کۆنگرەیە ئەفڕۆ چەند ڕۆژێکە کۆنفرانسی ناوەنێن هەشتێکی ناوێنێن ناونیشانێکین بۆ داناوە ئەمە من شتێکشم نووسی ئەمە بۆنەیەکی کریسیانی و مەسیحیانەیە هەموو تایبەت ئەمە ینی نەریتێکی ئەوانە ئەمە سەیری ئەگەر پێکهاتە و بەرنامە و ئەوەی لەناو با بڵێن نزاکە هەبوو مەسیحیانەیە من بۆ پێیەوەی ملزەم بم وەگوتم ئەگەر کۆنگرە کۆنفرانسەکەی کوردانەیەکەی تۆ خۆ دۆکو مسلمانێکە زۆرێک نیە ئەم خەڵکەی هەرێمی کوردستان مسلمانە فەرموو کۆنگرە بکە کۆنفرانس کە شتێکە گشتی بانکە ئەوانیش بانکە بەڵام من بوومەتە پاشکۆ لێرە منی مسلمان زۆرینەی مسلمان بووەتە پاشکۆ بۆ بۆنەیەکی ئەتوانم بڵێم مەسیحیانە باسی ڕق ناکەم باسی ئەوکە من کە زۆرینەم بۆوە پیشان بدرێ من ئەبێ پاشکۆی ئەوی تر بم بۆ ئەبێ ڕۆژێک بە جۆرێک دابنرێکە لەگەڵ دینی منان ناگونجێ من لەگەڵ ئەوی ترا ئەژیم ئێمە کێشەی پێکەوە ژیانمان نییە لە کوردستانە کۆمەڵگەی کوردی کێشەی گەندەڵیمان هەیە فەسادمان هەیە خۆخۆییمان هەیە خۆخۆریمان هەیە بەڵام بەڕاستی من حەقم نییە لەم ساڵانەی دوایە بەهۆی کۆمەڵە ململانی سیاسی و شەڕ و شۆڕ و کۆمەڵە بیر و بۆچوونی تند لەوانەیە ناو مسلمانیشە هەیە لەناو خەڵکی تریشە هەیە یا کۆمەڵی هۆکاری کۆمەڵایەتی سیاسی پاڵ نەرە بۆ ئەوەی کە خەڵکێک ناومێت بووە دەست بگرێتەوە بۆ هەندێک بیر و بۆچوونی تند بەڵام زۆرینەی کۆمەڵگەی کوردستانی لە مێژووە کۆمەڵگەیەکی لێبوردە و متەسامیح و پێکەوە ژیاوە و لە ناو سلێمانیا گەڕێکی جوولەکان هەبووە لە هەولێرە عینکاوە هەبووە لە نازانم شەقڵاوە مەسیحی هەبووە و خەڵک ڕاستە لەوانەیە لە فترەیەکە لە شتێکە شتێکی کەم ڕوویدابێ وەکسەر چارەسەر کراوە ئێستا سەر ئاستی دەڵێن دەسەڵات کراوە بۆ نمونە دەبەست پێش خەری دەڵێن سەرۆکی پارتی بوو یەخود بەعام دەسەڵاتداران جا چه پارتی بێ چه یەکێتی بی ینی بۆ ڕۆژێک نەمان بینین لە مزگەوتێک سە بۆ نمە ترامپ کاتێک کە ڕۆژ مەراسیمەکەی چوو بۆ کەنیسەوە ینی بۆچی ئەوان ینی ئەو مامەڵ لەگەڵ ئاینی پیرۆزی ئیسلام خەڵکی کوردستانەکەن تا لە سنوورارکردنی ڕۆڵی مزگەوت بێ مامۆستای ئاینی بێ خولەکانی بۆ پەروەردەی قورئان بێ هۆکارەکەی پێوەستە بەچی خۆی جارێ بەڕاستی ئێمە نزای قوبڵکراو بە تەسەووری ئێمە نزای خەڵکی مەزڵومە دوعاکردن دوعاکردن ئەو دوعایی کە لای خوا قوبوڵە پەسەندکراوە کەسێکە کەستەمی لێکراوە زاڵم دوعای بەڵام ئەوەی کە کۆبوونەوە لەو کەسانن زۆرینەیان
باش طبعا لەگەڵ ڕێزمان بۆ کۆمەڵ هەوڵ چۆنەڵی مێژوویەکە هیانە بەڵام زۆرینەی هەرە زۆری ئەو خەڵکە لەلایەن خەڵکەستەم لێکراوکە دوعاان لێکری لەلایەن ئەوانە بەرپرسی یەکەمن لەم کوردستانە لە گەندەڵی کە خۆیان اعترافی پێکەن لە ستەمکاری کە خۆیان اعترافیکەن لە قۆڕکاری کە خۆیان اعترافی پێکەن لە زۆربەی ئەو داگیرکردنی زەویزاری گشتی مڵکی گشتی کۆمپانیا و وینەکان و هەموو ئەم شتانە ئەوانە ئەیکەن ئەوانە نزای چی ئەەکەن بۆ یعنی بۆ نیشتیمان ئەوان هی ئەهلی نزان نین لە ڕاستیە ئەوان ئەهلی ئەوەن بچن ئیسلاح و چاکسازی بکەن ئەوان خاوەنی دەسەڵاتن ئەوان هەموو شتێکیان بەدەستن نزا بۆ ئەکەن کاکە نزا جێ بێڵن بۆ ناو مزگەوتەکان بۆ خەڵکە مەزلومەکە بڕۆن بپرسن بزانە ئەو خەڵکەستەم لێکراوە و بێبەشکراوە چ نزایەکی هەیە هەر ئەو نزای ئەوان بکەنە عملی خوایە گیان ژیانمان گوزەرانمان ئاسایشمان ئارامیمان ئەوە نەخڵکەن ئەوە کافیە ئەو جاوە گوتیشمان لە کوردستانە ئێمە کێشەی چۆنڵی جەنگی دینی و سراعاتی مەزهەبیمان نییە ئەگەر سیاسیەکان دروستی نەکەن کوردستان خۆی ئەو تایبەتمەندی نییە چونکە ئەوەی کەتیایەتی ئەو پێکاتەنێتیایە یعنی زۆر نین و لەلایەن زۆرینەی مسلمانی شۆ ڕێزلێ گیراون تەدەخل لە ژیان و گوزەران و ئەو شتانیان ناکرێت لە هەموو مێژووی کووردا یعنی دەگمە نەبینی هەندێک شت ڕوویدا بێ ئەویش زۆربەی جار کێشەی ترە بەڵام ئیتر خۆتە زانی لەم کاتانە ئیتر بۆ خۆیان دێشتی تر ڕەنگی تریش ئەگرێ خاڵێکی تر کە من لام ناخۆشە و پێشم وایە بۆ نمونە پارتی دیموکراتی کوردستان زیانێکی گەورە ئەدا لە ڕەمزیەتی کاک مەسعود بەرزانی بەوەی یا وەکو خۆی ئەم پرسیان تێنەگەیاندووە یاخود ئەگەر ئەو بزانێ ئەم بابەتانە جۆرێکە لە خزمەتکردن بە ئەجێندایەکی تری سیاسی دینی ڕۆ سەقافی کە لە ناوچەکە هەیە پێی ئەوتری ئاینی ئیبراهیمی یا ماڵی ئیبراهیمی یا ڕەوت و ڕێشی ئیبراهیمی ئەگەر کاک مەسعود ئەمە بزانێ ئایا ڕازیە بێ بەوەی کە ببێتە جزئێک بەشێک لە ئەجێندایەکی سیاسی ناوچەکە کە خواستێکی زلهێزان و ئیسرائیل و ئەمانەی تایە ئەم ڕازی بێ بەمارتی خۆیان دەگو بەرە پێشخەری خودی سەرۆکی ئاخر مەبەستمەوە یەخن ناجاری وا هەیە لە ژێر سایەی ئەوەی کە ئاشتی و پێکەوە ژیان و گفتوگۆ و ئەم بابەتانە پرۆژەیەک تەرحەکرێ لە بەرامبەر سەرکردەیەکە لەو ڕوانگەیەوە ئەکرێ ئەو تەبەنی بکات. دە باشە مادەم باسیەوەت کرد کاکتۆر بابی بەسینێ مەبەستمەوە من پێم ناخۆش ئەمە چونکە دواتر ڕوبەڕووی هی نەبێتەوە ڕوبەڕووی با بڵێن تێڕوانینی دینی ئەبێتەوە لە ناو مسلمانانە و دوجاریش ئەگەر ئەمە هەنگ بۆ گوتم ئەگەر بەو ئاقارە بڕوە جارێ من ناڵێم ئەوەیە من ناڵێم ئەمەیە بەڵام خوێندنەوەکان دەریەخەن بەرەو یەک بیر و باوەڕ و بەرەو ینی هەموو ئاینەکان پێکەوە کۆکەیتەوە شتێکی دینی بکەی ئەمە بەو ئاقارەیە ئەمڕوا هیوادارم وانە بێ و هیواداریشم بەڕێز کاک مەسعود هەر بە ماوەنای حیوار و گفتوگۆکە با بڵێن ئەم هەنگاوەی نابێ چونکە دوجار ئەمە تێک ئەگیرێ لەگەڵ بیر و باوەڕی مسلمانانە کە زۆرینەی خەڵکەکەن لەگەڵ بیر و باوەڕی زانایانی ئاینیە و لەگەڵ دینی ئێمە ناگونجێ لەگەڵ دینی تریشا ناگونجێ بەسمەوەی ئەمە بڕاستی بەزوەکو کێشەی کورد زیانی بۆ کێشی کورد و ناوبانگی کوردیش دەبێت لە ناوچەکە ینی شتێکی لەکراوی وڵاتان ئەم پرۆژەیە ڕاست پێشتر لە ئیمارات کراوە لە ئەمریکا کراوە بەڵام چەند ساڵی ڕابردوو هەر کۆنگرێکیش کرا لە هەوێت بۆ ئاساییکردنەوەی پەیوەندی لەگەڵ ئیسرائیل ینی ئەم جۆرە کۆبوونەوانە یاخود ئەوەی ئێستش بۆ ناوبانگی کورد بۆ کێشەی کورد خراپ نییە ڕوانەتەوەی نیشتیمانیەکەشەوە ئەم پرۆژەیە کە وەگوتم ناوی ئاینی ئیبراهیمیە لە تەبەن کاتی خۆی لە ئیمارات پرۆژەیەک هەبوو مەشروعێک بوو پێوترا برایەتی ئینسانی ئەم پرۆژەیە لەلایەن ئەم پاپایی کە وەفاتی کرد لەگەڵ ئەحمەد طەیب لەگەڵ ئەم دوانە زیاتر و بازم چەند کەسایەتێکی یەهودیشی تیا بوو جوولەکەشی تیا بوو لێرە شتێک وەک مەشروعێ بۆ پێکەوە ژیان شتێکی وا تەڕح کرا بۆک مەشروعێ دوایی لەسەر ئەساسی ئەمە لە ئیمارات شتێکی تر دروست کرا پێی وترا ماڵی ئیبراهیمی ئەلبەیت الئیبراهیمی البيت الإبراهيمي دوای هەر ئیمارات پرۆژەیەکی تری کرد لەگەڵ ئیسرائیل ئیتیفاقیە بۆ پێوترا ڕێکەوتنی ئەبراهام
ڕێکەوتنی ئیبراهیمی بەڵێ دوایی طبعا کاتێکە با بڵێن ئەحمەد الطەیب با بڵێن ئیتر گەورەترین شخصیەتی ئەزهەرە زانی ئەم برایەتی ئینسانیە لە بوعدە عامەکەیەوە خەریکە ئیستیغلال ئەکرێ بۆ دینی ئیبراهیمی بۆ گوڵەی ئاساییکردنەوە لەگەڵ ئیسرائیل و گوڵەی جۆرێک وایە پەشیمان بوویەوە وتی من باوەڕم بەوە نییە دینەکان ببن بە یەک بکرێن بە یەک و دینێکی ئیبراهیمی لێ دروستکەی دین ئەبێ تایبەتمەندی خۆی بێ دین خوای نێرێ هەر دینێ تایبەتمەندی خۆی هەیە تۆ ناتوانانی بە زۆر بیێنی دەمجیکەیت و ناوی لێبنەی دینی ئیبراهیمی دوایی حەجی تەبەن پاپە هاتە عێراقیش لە ئوورنوێژی کرد و حەجی ئیبراهیمیش هەیە و ئەوجا شتێترمان هەیە پێی ئەوترێ ڕەوتی ئیبراهیمی المەسار الئیبراهیمی ئەمەش باس لەوەیە کە ئیبراهیم چۆن لە عێراقەوە چووەتە سووریا چووەتە بەیت المەقدس و فەڵەستین و چووەتە با بڵێن کەعبەکە شوێنی کەعبەی ئێستاکە و ئەمە ئیتر گوڵی ئەم وڵاتانە دێنە ناو ئەم پرۆسەیەوە لێرەوە ئەحمەد الطەیب کاتێکە زانی ئەم پرۆژەیە کە ئەو باسی برایەتی ئینسانی کردووە لە دواییشە بەیتی ئیبراهیمی دروستکرا کە ئیمارات لە شوێنێکە وەزم سەعدانی ناوە سێشتی دروست کرد مزگەوتێکی دروست کرد لە یەک شوێنە لە یەک مجەممەعە مزگەوتێک لەگەڵ کڵێسایەک لەگەڵ کنیستێک ئەم سیانەی پێکەوە لە پاڵیەکە دروست کرد ناوینا بەیتی ئیبراهیمی زانی کە ئەم ئیستیغلالە ئەکرێت و ئەم هەنگاوانە شێت تەبان ئەمە پێشتریش لە 2013 لە سەردەمی کلینتن و لە کۆمەڵی پرۆژەی کۆمەڵی زانکۆکانی هارڤارد و غەیری ئەوەشە ئیشی بۆ کراوە ئەم بابەتانە ئیشی بۆ کراوە کەسەی کرد پەشیمان بۆ پاشگەز بۆ وتی من لەگەڵ پێکەوە ژیانم لەگەڵ حیوار و گفت و گۆم لەگەڵ ئەم شتانم بەس لەگەڵ ئەوە نیم ئەمانە ببن بە دین یەک نایبنی دینێکی دەست کرد تەمان ئەم بابەتە کە دروستەکرێ ئەسڵەن بۆ تواننەوەی ئەسڵی دینە و خۆشی لە ئەساسیشە ئەمە پرۆژەیەکی سیاسیە بەڵام وەگوڵی بەناو پیاوە ڕوحانیەکان و بابەتی دینی تەوزیف ئەکرێتایە جا ویسم ئەوە بڵێم بۆ پەیوەندی بە پرسیارەکەی تۆ هەبوو ئەویش ئەوەیە کە هەرێمی کوردستان من وازانم ئەگەر ئەمە مەبەست بێ ینی وی تەکی دەکەمەوە چونکە بێ ئێمە لە زمانی خۆیانەوە ببیسینەوە ئەگەر ئەوان مەبەستیان بێ بچنە ناو ئەم بابەتی کە پێوتێ دینی ئیبراهیمی بەیتی ئیبراهیمی ئیتیفاقی ئەبراهام ئەگەر ئەمە مەبەست بێ هەڵەیەکی ستراتیجی گەورەیە چونکە ئەو پرۆژە یەکەم بۆ ناوبانگی ئێمەی موسڵمان کە لە ناوچەکە تەنها دووسێ وڵات با بڵێن جارێ لە ناوم ئیشان ئێمەش بچێ ناو پرۆژەیەکەوە کە لە کۆتاییە خزمەتە بە ئیسرائیل لە هەمان کاتە کاڵکردنەوەی ڕوحی دین و دینداری ڕاستەقینەیە لە خواوە هاتووە و ئەوەشی کە مستەهدەفە لە ڕاستیە ئیسلامە ئیسلامە عەقیدە و بیر و باوەڕەکەی تۆکمەیە ئیسلامە بووەتە ڕێگر لە بەردەم تواننەوە لە کۆمەڵە پرۆژەی سیاسی کە ئۆگوڵی زیان بە ناوچەکە ئەگەینێ زیان بە گەلانی ناوچەکە ئەگەێنێ و لە هەمان کاتە وەگوتم لە ناوخۆی کوردستانە خەڵکی موسڵمان ڕازی نییە بۆی بەشێ لە دینەکەی تێکەڵ بە دینی تر بکرێت و هەمان قەناعەتی ئەوان بەڕاست بزانین تەبەن ئەمانە ئەم بابەتانە ئیشی تری فکریشی بۆ کراوە یعنی هەر ئەو کارانەی کە بۆ نمونە کاتی خۆی هەندێک کەساتی وەکو محەممەد شەحرور کە باس لە ئیسلامەکە ئەڵێ ئیسلام ئاینی پێغەمبەران ئەمە ڕاستە ئەم بەشەی ڕاستە بەس ئەڵێ ئیمان بیر و باوەڕی محەممەدیە ینی ئەم ئیسلام ئەمە کە ئێمەڵین ئیسلامە ئەو ئیمانە ئەوەی ئەوەڵە ئیسلامە ئێمەڵی ئیمان ئەوڵە ئیسلامە ینی عەکسی ئەکاتەوە ینی وەک بڵێ ئەم جادوایی ئەڵێ هەمووی یەکن و هەمووی لای خواوە هاتوون و تۆم ینی معناه زۆر کەسی تریش ئەمان تەبەنی کردو تۆ ئەگەر مەسیحیبی هیچ کێشت نییە جوولەکەبی هیچ کێشت نییە موسڵمانی هیچ کێشت نییە هەمووی هەر دینی خوایە لە کاتێک ئێمە زانین دینی خوا
یعنی توانەوەی ئاینی ئیبراهیمی بڵین هەرچی کەم کا بێگاین ئاینی پیرۆزی ئیسلام کۆمەڵێ تەمان دوو بۆ چوون یا دوو تێڕوانین هەیە تێڕوانێکیان ئەوەیە کە ئەم سێ دینە لە بۆتەیەکە بتوێنێتەوە دینێتری لێ دروستکە داڕشنەوە بێتە داڕشنەوەی دینێکی تر ئەم دینە تەبەنی بکرێ ئیتر وەک بڵێ دینێتری لێ دروست بکرێ یاخود کۆمەڵێ بیر و بۆ چوون لەم دینانە ئەساسیات وەربگیرێ و ئیشی لەسەر بکرێت و بە کورتی ئەو فارقە زۆرە نەمێنێ طبعا لەم بابەتاوە گوتم ئەوانەی کە ملتەزمن بە دینەوە لە هیچ دینەکە ئەمە نە بەڕاست دەزانن نە کەسیش قەناعەتی وایە تۆ ببی بە یعنی قەناعەتەکەی مەسیحیەتت هەبێ یا قەناعەتی یەهودیەتت هەبێ یا ئەو وەکو من بیرکاتەوە جارێ تۆ ئەگە سەیری جوولەکە بکە یەهودکەی ئەوان باوەڕیان جارە بە ئیسلام نییە و باوەڕیان بە پێغەمبەریش نییە باش باوەڕیان بە عیساش مەسیحیش ئەوە نییە کە لای ئەوان کە ئێستا هاتووە ئەڵێن ئەوە مەسیحێکی ترە مەسیحی ئەسلی ئەوەی ئەوانە باشە لای با بڵێن مەسیحیەکانیش ئێمە خوداوەی باوک و کوڕ و ڕوح القودوس وها کۆمەڵێ ئیبن و عەفو ئەمانەمان هەیە یعنی سیرەکەی ئەمانە چۆن تۆ یەکیانە خەی وەگوتم ئەگەر باسی ئەوەیە تعالوا إلى كلمة سواء بيننا وبينكم ئەمە داواکاری قورئانە ئەللا نعبد إلا الله ئەگەر ئەوان باز لەوەکەن هەمومان خوا بپەرستین خوای تاقانە بپەرستین بە دوور لە شیر قەیچێکە ئەو پەیامی پێغەمبەرانە ئێمە ئیشکالمان لەگەڵ ئەوان نییە بەس ئەوان ڕازین بەو جۆرە باش بەس ئەو باسی ماڵی ئیبراهیمیت کرد یاخود ڕۆژی نزای نیشتیمانی ڕێکەوتنی ئیبراهیمی هەمویان بەناوی پێکەوە ژیان هەمویان دەستنە چوارچێوی ئەو پرۆژەیەوە وای دەبینی خۆی بەڕێزت بەڵێ ئاینی ئیبراهیمیەکە ئەمە ئینەکەیە وەگوڵەی ئەسڵەکەیە بەڵام کۆمەڵە شتی تریش هەیە لە پاڵیا بەیتی ئیبراهیمی خزمەتی ئاینی ئیبراهیمیەکە ینی کۆتاییە ڕێکەوتنی ئیبراهیمی خزمەتی ئەم ئاینی ئیبراهیمیەکات و خزمەتی جوولەکە ئەکا بە پلەی یەکەم با بڵێن مەساری ئیبراهیمیش هەر چۆنەڵی هەر خزمەتی ئەمانە ئەکەن ئەم ڕۆژی نزای نیشتیمانی و ئەمانە لە زۆر وڵاتی تریشە هەیە هەر هەموو ئەدیانەکان کۆکەنەوە و دوعایەکەکەن تەماشتی وامان نییە لە اینەکانە ئێمە بە دینی ئێمە مەقبول بێ ئەمە لە دنیا وتم هەیە و ئەمەی خۆشمان تەقلیدە لە ڕاستیە چاولێکەریە ئەمانەش هەموو وڵی خزمەتی ئەکەن باسی ئیبراهیمیش عەلەیهی سەلام بۆچی ئەکرێ لەبەر ئەوەی کە ئیبراهیم لای هەر سێ ئاینەکە چۆنەڵی پیرۆزە بەڵام خوای گەورەش بەڕوونیە فەرمیێ ما كان إبراهيم يهوديا ولا نصرانيا ولكن كان حنيفا مسلما ئیبراهیم نە یەهودی بووە نە نەسرانی بووە مسلمانێکی دوور لە شیرک بووە ئەگەر ئیبراهیمیەت و دینی ئیبراهیمی ئەمە بێ ئەمە قبوڵمانە بەم مەفهومە قورئانیە کە مرۆڤەکان غەیری خوا کەس نەپەرستن هاوبەش پەیدا نەکەن هیچ کەسێ بەخوا و پەروەردگار و ڕەب و ڕاستق و ڕۆزیدەر و ژێنەری خوا نەزانن ئێمە ئیشکالمان لەگەڵ ئەمە نییە بەڵام خۆی لە خۆیە ئەمە پرۆژەیەکی سیاسی سەقافی دینیە ڕۆژێکی سیاسی ڕۆشنبیریە وەکی لە پشتەوەی کێتیدا سوودمەندە بۆ نمونە باسی ئیماراتت کرد هەر لەوێش قبوڵیان کردووە ئەم ئاینەوەیە ئەم بڵێ ئەوان نینەکەیان داناوە ئەوان دوو شتیان هەیە ئیمارات ڕێکەوتنی ئەبراهام یا ئیبراهیمیان هەیە لەگەڵ ئیسرائیلە ئاساییکردنی پەیوەندیەکانە و ئاساییکردنەوەی ئەوەشی کە ئەوان حەقیشان هەیە لە قودسا و لە ناو مزگەوتەکە و بەشیان یعنی حەقیان هەیە تایە و تەماڵی هەر سێ دینەکە بەس لە ڕاستیە چکە مەسیحەکان داوای ناکەن داوای ئەوەی کە ئەوان لەو مزگەوتە ئەوەی کە شوێنی مسلمانانە بەشێکیان بوێ ڕاستە شارەکە و ئەو منتیقانە پیرۆزی هەیە لە ئەوانیش با بڵێن ئەوان بەڵێن ئیمارات ئەوەشی هەیە لە هەمان کاتشا ئەوەشی هەیە کە بەیت ئیبراهیمی و گوتم شوێنێکی دروست کردووە مزگەوتیەک و کڵێسەیەک و کنیستیکی دروستکرەوە بۆ هەرسێکیان پێکەوە باش ینی وگوڵێ ئەوان ئەمە وای دەبینی هەم لە پێناو جیاتکنیانی پیرۆزی ئیسلامە ئەم پرۆژەی بڵێن ئیسرائیلی بێ ئیماراتی بێ وەتا ترامپیش خۆ پشگیری ئیتفاقی ئیبراهیمی دەکرد ئەنی هەمووی بۆ دژایەتی ئیسلام و تاڕۆتە ئیسلامیەکانیشە وای دەبینی خۆی لەگەڵ ئەگەر هەڵە نەبم لەگەڵ ئیتفاقی ئیبراهامە باشە ئیمارات ئەوەی کرد ترامپ
عاصمەی گواستەوە پایتەختی گواستەوە بۆ قودس یعنی ئەمە کۆمەڵێ هەنگاون بە کورتەکەی لە کۆتاییە خزمەت ئەکا بە ئاساییکردنەوە لەگەڵ ئیسرائیلە ئەیانەوێ دین بێلایەن بێ بچێتە دەرەوەی معادلەکە یاخود خزمەتکاری ئەم پرۆژەیە بێ یعنی دین لەبەر دین ناویسترێ دین ئەویسترێ لەبەر بەدیهێنانی بەرژەوەندیەکی سیاسی ئیسرائیل و زاڵێتی ڕۆژ ئاواییەکان بە زمانێکی تر یعنی چونکە ئیسرائیلی نوێنەری بەرژەوەندی ڕۆژ ئاوایەکانە و ئەم ئەوگوڵی حەڵقەی وەسڵ وایە گێنەرە ڕایەڵەی پەیوەندیە لە کۆتاییە نوێنەری ئەو ژیارێ بەس بۆ ئیمارات زیاتر لەو ناوچەیە و پشگیری ئەو جۆرە ڕێکەوتنی ئیبراهیم بێ ئاینی ئیبراهیم بێ دژایەتی ڕەوتە ئیسلامیەکان بێ بۆ زیاتریانی وەڵاهی خۆ قسە زۆر بەڵێ قسە زۆر ئەکرێ لەسەر ئەم بابەتە ئەوان لەوانەیە ئەگەر خۆیان شتێکی ڕسمیان هەبێ وەڵام بنەوە ئەوان لە عەمەلیتە ئێمە حەزەکەین خۆیان وەڵام بدنەوە بەڵام دیارە ئیسرائیل هین عەفو ئیمارات بە دوای ڕۆڵی زیاتر ئاگەڕێ و ئیمارات کاتی خۆشی پرۆژەی ئەوەی هەبووە کە چۆنەڵی وەکو چۆن ئێستا لە سعودیە جۆرێک لە ئەوەی کە پێوتێ سەلەفێت وهابیەت تەبەنی جۆرێک لەوەی کردووە جیهانی ئیسلامیش بەعام بەگشتی ئەوەی کە پێدە ئەهلی سنە و جەماعە کە زیاتر ئەشاعیر و ماتوریدیەکان و یعنی ئەو نەمەتەیە و جۆرە ئیمارات پێچێت لە هینی ئەوا بێت چۆنڵی ئەویش هینێکی هەبێ چۆنەڵی جۆرێک لە دینداریش تەنزیر بکە جا ئەو زیاتر لە عرفان و تەسەووفەوە دەستی پێ کرد طبعا تەسەووفی فەلسەفیش جاری وایە ئیستیغلال ئەکرێ بۆ ئەمەی کە پێ دینی ئیبراهیمی و ئەوەی کە ئوترێ چۆنەڵی زۆرجار هەیە قسەی کۆمەڵە زاناهێنێ ڕێگەی بەرەو خواچوون ڕێگەکانی زۆرترە و ئامانجەکە سەرەکیە بەس هیچ کات ئەو زانایانە و ئەهلی تەسەووف و هەتا مەولانە ئەمانە بەبەسیانەوە نییە تۆ بچی بڕۆی ڕێی دینێکی تر بگریت و بەرەو خوا بچی ئێمە لە ئیسلام ئەم شتەمان بڕیوەتەوە ئەویش ئەوەیە ئیسلام بەم کۆتا ڤێرژنەیەگە دروست بێ ئەوەیە کە لە ئیسلامە کۆکراوەتەوە بەڵام ئەوە ڕوونە بۆ ئێمە کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بێژگە لە قورئان کە چەند کۆمەڵە بەڵگەمان هەیە فەرمێ هیچ کەسێ هەر مەسیحیەک هەر یەهودیەک کە ئیسلامی پێگەیشت و بیستی شوێنی نەکەیە بۆ ئاگرە ئەمە قەناعەتی موسڵمان ئاوایە یاخود ئەفەرمێ پێغەمبەری خوا بە ئیمامی عومەر ئەفەرمێ تۆ ئەگەر موسای کوڕی عیمران زیندوو بووە شوێنی ئیسلام ئەکەوت ئێمە حەقمان لەوە نییە کەسێک ئیتمامی حوجەی لەسەر نەکراوە ئیسلامی وەک خۆی پێ نەگەیشتووە ئیسلامی بە ناشرین پێگەیشتووە ئیسلامی هەر پێ نەگەیشتووە ئێمە حەقمان لەوە نییە بەس کەسێ ئیسلامی وەکو خۆی بە پاکی بە جوانی پێگەیشت بێ و زانی بێتی حەقە و بەڵام شوێنی نەکەوێت لای ئێمە لەسەر باتڵە مەبەسم ئەوە قەناعەتی موسڵمانە ڕاستیە سەریح بیڵێین یعنی ئەمە جیایە لە پێکەوە ژیان ئەمە جیارە لە گفتوگۆ ئەمە جیایە لە ئەوەی کە لە ڕووی قەزاییەوە هیچ مەسیحی و ناموسڵمانێک و هیچ کەسێکی تر نابێ لەبەر دینەکەی زوڵمی لێ بکرێ ستەمی لێ بکرێ مافی پارێزراوە ئەمە دووشتی جیاوازن حەق و باتڵ جیاوازە لەگەڵ مامەڵەکردن و هەڵسوکۆ بین و سەر کوردستان بۆچی دەسەڵاتداران زۆر تاکید لەسەر پێکەوە ژیان و هاوتاکردنی ئاینی ئیسلام لەگەڵ ئاینەکانی تر هیچ سوودێک دەبینین لەوە ینی هەتا پێشتیش باسمان ئێستا ڕۆڵی مزگەوت چەند لاواز کراوە مامۆستای ئاینی ینی بۆردی وتاردان و سوناردکردنی وتاریان وەزارەتی ئەوقاف دەبین ڕۆڵەکەی چۆنە یعنی ئێستا کوام مزگەوت دروست دەکات حکومەت ینی بەعام دژایەتێک نابینی بۆ ئاینی پیرۆزی ئیسلام لەنەوە دەسەڵاتدارانەوە خۆی زانی چۆنە زۆربەی سیاسیەکانی وڵاتانی ئیسلامی لە کوردستان و لە دەرەوەی کوردستان باشە کاتی خۆی ئێمە شەپۆلێکی سۆشیالیستی چەپ هەبووە لە وڵاتانە دواتر ئەمانە حکووماتیان دروست کرد بوونە خاوەنی حکوومەت لە کوردستانیشە تقریبەن ئەوانەی کە دەسەڵاتیان دروست کرد پاشخانەکەیان خەلفیەتەکەیان چەپ بووە دین لەلای ئەوان تلیاکی گەلان بووە تەنانەت کە هاتیشنەوە ناو
گرتنە دەستی دەسەڵات و ئەوانە بیرۆچوونیان جیاوازتر بوو بەڵام دوجار پەستانی خەڵکو و ئاینداری خەڵکو ئەمانە هێنانیەوە ئەوەی کە ئێساکە جاری وایە لە هەندێک بابەتی دینیە منافەسەی خەڵکی ترەکەن مەبەستم وی خەلفیەتێکیان هەیە لەگەڵ دینان ناساز و ناتەبان ئەمە حقیقەتە ینی ڕاستە کوڕی مەلا بوون کوڕی شێخ بوون ئەمە بەس واقعێک لە کوردستانە دروست بووە بە ناوی وەگوتم فکری مارکسی و سۆشیالیستی و ئەمانەوە مامەڵەیان لەگەڵ بۆکدا کۆچی لە مافی خەڵک بەڵام ئەو بوعدە ئایدۆلۆژی هەبووە ئەمە تاوەکو ئێستاکە ڕنگدانەوەی هەرماوە ئاینێکە زۆری خەڵک کوردستان بێ دەبێەوە حاڵی پەروەردەی ئیسلامی بێ ئەو حاڵی مزگەوتەکەی بێەوە حاڵی وتاری ئاینی بێ ینی ڕێگەت نیستە کەسێک باسی ڕوبەڕووبوونەوەیستەم و گەندەڵکاری و ڕۆبەرۆیستەم کارکە ینی ئەوە دەبێ حاڵی بێت خۆی زانکردنێکی تاو نییە خۆی یەکێک لەو شتانەی کە ئەم دینی ئیبراهیمی و ئەم بابەتی شلکردنەوە ئەوەیە دین وەگوتم ئەو ڕۆڵەی نەمێنێ کە پەیوەندی بە حکومڕانیەوەیە و حکومڕانیەوەیە تۆ وەکو موسڵمان کاتێ شتێکە بینی ناڕەوایەڵێ ئەمە زۆڵمە زۆڵمیش ظلمات یوم القیامە يعني تاریکی ڕۆژی قیامەتە ئەبێت دژایەتی زوڵمکەی ولا تركنوا إلى الذين ظلموا فتمسكم النار تێکەڵ مەبن و نزیک مەبنەوە لە ستەمکارەکان و هاوکاریان بن تا ئاگر نەتان سووتێنێ ئەمە چ دەسەڵاتدار و حیزبێک کە دینی خۆش نەوێ یا بزانێت دین ڕێی دەستی ئەوە گرێ حەڵاڵ و حرامی هەیە تۆ ئێستا بۆ نمونە بە دینی موسڵمانانەی خەڵکی هەرێمی کوردستان دێی فرتوفێڵەکەی زەوی داگیرەکەی دێی یاسا بە شێوازێکی یاسایی هەچی شت هەیە بێی بۆ خۆت بۆ نزیکەکان بۆ ئەوی تر ئەمانە حرامی دینین ئەگەر منیش بیکەم وەکو موسڵمانێک وەکو ئیسلامیەکە حرامن خۆی زۆر گرنگە ئێمە تەبعاً قیەمی دینی بچێتە ناو ببێتە ئادابی گشتی ببێتە یاسا بۆی سبەینە منێکی ئیسلامیش منێکی موسڵمانیش ئەگەر بە ناوی دینی شۆ شتێکم کرد پێچەوانەی دین بوو ئەو دینە ڕێگر بێ دینی هەمومانە جا ئەم دینە کە ڕۆحی کۆمەڵگەیە ئەم دینەی کە دژایەتی زوڵمەکە ئەم دینەی کە دژایەتی تەبەقیەتەکە ئەم دینەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە ئەبوو ذەر ئەڵێ کە گوتوێتی بە بیلال خۆی لە ڕازی بێ تۆ کوڕی دایک ڕەش پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فێرمووی ئینەکە امرؤ فیکە جاهیلیە تۆ هێشتا مسلمانێکی بەشێک لە جاهیلیەتت تیاماوە ئەعەیەرتە بئومه بە دایکی تۆ یعنی عیبداری کرد و ڕەخنەت لێگرت ئەم دینە هیچ دەسەڵاتدارێ پێی خۆش نییە هیچ دەسەڵاتدارێک کە یعنی تەنانەت جای وایە موسڵمانیش ئەگەر بگاتە پلە و پۆستێک هەندێک شتی پێ خۆش نییە پێی بڵێ ئەگەر دینەکە بەشێک نەبێت لە ڕۆح و لە کیان و لە قەناعەتی بۆیە وەگوتم ئیسلام بەم حەیەوێتێ گرنگە بەس ئیسلام ببێتە توقوساتی گشتی ئەمەی کە ئێسەیکەن وەگوتم ئەهلی دینن ئەیشانەوێت تەمان ئیش لەسەر گەنجان و ئەمانە بکەن ها دین ئەم ئیلتیزامات و پابەندی و شتانە نەمێنێ هەر توقوساتێکی گشتی بێ ڕۆح و ئەوە بێ بۆ خۆی خەریکی ناخواردن و بەسکە تۆ لە ڕابردوو هەبوو بۆ گۆڕینی پەروەردەی ئیسلامیش بۆ ئاینەکان ئەو شەر لەو چوارچێوێتە لە چوارچێوە پرۆژانەدایە ئەگەر سەرنج دەی لەیەکێ لە وتارانی لاوازکردنی بۆ پەروەردەی ئیسلامی لە وتارەکانیش لەو بەڵێ لێکێ لە وتارەکانە باس لەوە کرا هەندێک یاسا هەیە هەندێک بڕیار هەیە هی سەردەمی عوسمانیەکانە و پێویستەکە گۆڕانکاری بەسەرا بێ و کۆ ئەم بابەتانە جارێ خۆی ئەسڵەن دین لە ناو منهەجی ئێمە پەراوێزە ینی شتێک نییە بڵێ وەڵاهی منهەجی ئێمە شتێکی دینیە و یەک دەرسێکت هەیە دەرسەکە بەشێک لە پۆرەکانی لە سەرەتای پەروەردەی ئیسلامی نووسراوە مامۆستا ئەم فەرموودە ئاەتانە بۆ لەبەرکردن نییە هەر خۆی ئەوەی تێدایە یعنی مەبەستمەوەی هەتا ئەوەش کراوەتە دوو دەرس و دوو دەرسەکە جای وایەکیانە فەوتێ و جای واشەیە لەگەڵ عەرەبیە مامۆسای دوانزە وەرەگری خۆم مامۆسای دوانزە بوومە کە عەرەبیەکە تاوە نابێت دینەکەی پێڵێ مەبەستم وەیە من ناڵێم خراپە ئەو منهەجە ئیسفادەی خۆی هەیە بەس ئەو هەڵایی کە لەسەر دین دروست کرێت تۆ بچی ئەم تۆزە دینەش ماوە بیکەیتە مێژووی ئاینەکان و ئەو کاتە نەوەی موسڵمانان وا دینیان پێوتری وڵا کەسێک هەموو ناوی محەممەد بوو لە دوورگەی عەرەبی بەم زمانە چکە ئەوەی تر منهەجەکە وا داڕێژرا بوو کە منەظەمەیە تەرحی کردبوو بۆی ببێتە بەدیل و جێگرەوەی ئەم تۆزە ئاینی کە ماوە بۆیە ئەم شتانە هەڵەیە من طبعا داواکەم ئێستا من کە باسی ئەوم کرد کە لەوانەیە کە مەسعود بە هەڵە برابێ یا هەر لە چوارچێوە گشتیەکەی باسی
چۆنڵی خزمەتی نیشتیمان و پێکۆژیانی ئاینەکان ئەم شتە باس کرابێت بەس خۆ ئێمە زانین کە مەسعودیەکێک بولەوانەی کە دژی هاوڕەگەزبازی بوو ئێمە دەستخۆشی لەو بەشەکەیت هەر شتێک کە خزمەت بە قیەمی کۆمەڵگەی ئیسلامی و کۆمەڵگەی کوردی و ئاوانەکە هەر کەسێ بیکە وە گوتم من خۆم دارنی وەگوتم لە مەجالە سیاسی حیزبەکە باسی نەگشتێکەکەم بەس خۆڕەنگی نەداوەت ئێستا بۆ جێندەرەکەش سنتەری جێندەر لە زانکۆکان فەندی ڕێکخراوەکان هەتا لەو ماوەی ڕێکخراوەکان بڕێوەرە وتیان هەر بەردەوامانی پێدانی مۆڵ بە ئەو ڕێجۆرە ڕێکخراوانی مەسەلەی جێندەر و ئەوانە ینی ڕەنگی نەداوەتەوە ڕەنگە بە قسە بڵێن بەڵام ئەگەر ڕەنگ دەداتەوە کاریگەری هەیە هەر ئەوەی کە بەشێک لە سیاسەکانی کوردستان چەند کەسێکیان دژ بوون بەمە ئەمە خۆی جێی نرخاندنار ئەو گوڵەی باشە ئێمە هەر بڵێن ئەو بەشەی باشە بەڵام بەشێکی تریش هەیە ئیشی لەسەرەکەن و لەم دوایشە هەندێکیان دەستیان لە کار کێشا وتیان ئەم کەسە تازەیی کە لە بری ئەوی تردانراوە ئیش بۆ ئەم کارە بۆگەناکە بەڵام ئێستاکە تقریبان ئیدارەی ترامپ پێچەوانەیە بۆیە ینی چۆنەڵێ بۆ خەفەتێ بۆ ئەوان یا وەکو زیانی لەوان هەندێک لەوان هەر خۆیان ئاشبەتاڵیان لی کردووە لە هەنێکەوە چەنێ وڵاتە ئەوروپیەکان هەر داعمن پشگیرن کە ئێمە بەڕاستی هەرە بێ بێخەبەر نەبین نەبێ خەڵکی خاوەن قیەم و ئاینی بەڵێ کوردستان و هەموو کەسانی لە ڕێکخراوەکانە کارەکەن ڕێگە نەدەن هەر شتێکە بەهای جوانی ئینسانی مرۆیی کوردی مسلمانانە لە کەدارەکات و برەوی پێدار ڕێگە نەدەن بە ناوی فەند و نازان چی ئەو شتانە ئیشەکە پێنج خولەکمان ماوەکەوە بەس ئەوەی کە بۆ نمونە ئیسلامیەکان داوایان کرد بۆ خۆپیشاندانێک بۆ غەزە بکرێت لە هەولێر ڕێگە نەدرا ئەوە لەگەڵ پێکەوە ژیان دەگونجێ لێرە لە پێنجوێن ڕێگری کرا خەڵک دەستگیر کرا لەگەڵ پێکەوە ژیان پێشتر مامۆسای ئاینی شەید کراوە ڕیشی سوتێنراوە ئەوانە دەچێت چوارچێ ئەو پێکەوە ژیانێک کە خۆیان بانگەشەی بۆ دەکەن خۆی گرفتی ئەوەی کە تۆ بچیتە ببیتە بەشە لە ئەجیندایەکی دەرەوەی خۆت ئەوەیە ئێستا بۆ ڕێگە نادرێ بۆ نمونە خۆپیشاندانێ بکری بۆ غەزە لە کاتێکە ئێمە گەلێکین جینۆساید کراوین کۆکشت کراوین لە ڕووی واز لە مسلمان بوون بێنە هەر وەکو ئینسان وەکو مرۆڤ ئەبوو بەڕاستی ئێمە چۆنەڵی وەکو گەلانی تری ئەوروپا کاکە خۆ ڕاستە ئێمە زانی وڵاتە ئیسلامیەکان دیکتاتۆرن و ڕێگە نادەن بەشتیوە بەڵام خۆ ئەوتانە لە ئەوروپا لە زۆر وڵاتە لە زۆر زانکووە قوتابیان و خوێندکاران خۆپیشاندانەکەن خۆپیشاندانی جەماوەری بۆچی ڕێگە نەدرێت لە کوردستانە شتێکی لەو جۆرە بکرێت خۆ ڕاستە خەڵکی کوردستان ڕۆڵی بووە چ بە دوعای خێر چ بە هاوکاری مرۆیی بەم دووشتە زۆر بووە چ بە هاوسۆزی و بە جۆرێک لە شەڕی ڕاگەاندن کە ئەوانیش جێیشێکیان هەیە لە خەڵک لە ڕاگەاندنە بەداخشەوە هەنێک خەڵکی کورد زۆر ینی نامرۆڤانە دژ بە خەڵکێکی باڵێن جینۆساید کرای وەکو غەزەیەکان کە هەموو چواردە و یان گیراوە و باڵێن خواردن و خۆراک و هەموو شتێکیان لێ مەنع کراوە لە کولە مەرگینەوە خەڵک لە برسا ئەمرێت و خەڵک ناتوانێت تداعیکە ینی ئەم هەڵوێستانە لە هەندێک کەسەبی زۆر نامرۆڤانەیە بەدەست لەوەی نامسڵمانانیشە کاتم زۆر کەمەوە سەبارەت بە زانایانی ئاینی خەڵکمان بینی ناوی لە خۆناوە زانای ئاینی و لەوێش بڵین بەشدار بوو ینی خود لە ژنەی فتووە دەبێ ڕۆڵی چ بێ ئیسلامیەکان دەبێ ڕۆڵیان چی بێ بەڵێ لەم جۆرە پرسانەدا لەم بڵێ وەڵاهی لە یەکەم جارێ بێت داوا بکەن کە ئێمە بەشێک نەبین لەم جۆرە ئێمەی کورد بەم جۆرە باز لە پێکەوە ژیان نەکەین بە تابع و مۆرکە وەکوتم دینیەکەی تری لێ دەرکەی با خۆمان خۆرەنگە و جۆرە کۆنفرانسانە کێشە دروست بکەگەر ناخۆ ژیانمان نییە لە یەکەم ئەو کێشەمان نییە دویش خۆمان نەتوانی شتێکی خۆماڵی خۆڕز شوناسی خۆتی تیا پارێزراو بێ و ئەو جا ئەگەر تۆ بتەوێت ئەم شتانە دروست نەبێ ئەبێ منێکی موسڵمان ئیستدلال بکەم بەڵگە بێنمەوە بۆ پێکەوە ژیان و ڕێزگرتن لە دینی خۆمەوە ئەوە بەقووەترە لەوەی تۆ بتەوێت دەمجیکەی بە زۆر مەسیحیەک بە هەمان شێوە لە توراسی خۆیەوە خەریک بێ و من داواشەکەم زانایانی موسڵمان هۆشیار بن لەم بابەتانە ئیستیغلال نەکرێن بەکار نەهێنرێن و ئەو دەسەڵاتدارانەشی کە هەن زیاتر بەرچاوڕۆشنی ئەمان بەرچاوڕۆشنیان پێ بدەن کە ئەمە ئەبەم شێوە ناکرێ ئەمە زیان لە ڕەمزیەتی خۆیانەدا لە وجود و بوونی خۆیانەدا لە ناو کۆمەڵگەیەکی موسڵمانە نابێ ئێمە
ببینە ئەدات و ئامراز بۆ خواسێکی تر. مەترسیە بۆ نەگەر ئەو ئاینی ئیبراهیمیە پەری پێ بدرێ و ڕێکەوتنی ئیبراهیمیش مەترسیە بۆ سەر خەڵکی موسڵمان بۆ سەر ئیسلام خوازان ئیسلامیەکان یعنی هەوڵێکەیە کە هەم لە ڕووی دینیەوە بڵین پرۆژەی ئیسرائیل جێبەجێ بکرێ هەم لە ڕووی حکومڕانی و هەم لەوەی کە فشار دروستکە بۆ سەر ئیسلامیەکان. ئێمە جارێ چ پێویستمان بەمەیە ئێمە نەها دراوسە ئیسرائیلی نەوەکو عەرەب لە پاڵەوان و بەردەوام شەڕمان بوو بێ نە کێشەی با بڵێن شەڕی ئاینیمان هەیە ئەم بابەتەمان هەر ئەسڵەن ناوێ بەو جۆرە. ئێمە ڕێگەی خۆمان هەیە توانین وەکوتم لە ناو خۆمانە برە و بە جۆرێک لە پێکەوە ژیان کە ئەسڵی هەیە برەوی پێ بدین و گەشەی پێ بدەین و بە کۆنگرە بگرین و کۆنفرانسیش بگرین و هەموو ئاینێکیشتیا بەشدار بێ بەس لە ناو چوارچێوەی پرۆژەی خەڵکی تران نەبێ کە لە ئەساسا پرۆژەکە بۆ کاڵکردنەوەی دینە بۆ وەلاخستنی دینە بۆ گۆڕینی دینە کە ئەمە قبولکراو نییە لای موسڵمان لەسەر ئاستی گەل و شەعب خەڵکی تۆ بۆت نییە دەستوەر بدەیت لە دینی خەڵکات چۆن بێ دین خۆی ڕێسا و یاسای خۆی هەیە و ئێمە با ئەو جۆرە لە ڕێباستی برەو پێ بدەین کە پێکەوە ژیانێکی ڕاستەقینە لەگەڵمانەوەی گفتوگۆ خۆتەبیعی بە درێژایی مێژوو داعوە بانگوازەیە ئەوەی کە ئەمریکا ئەوەی کە گرنگەوەی هەر کەسە با بە بەڵگەی خۆیەوە قل هاتوا برهانەکم. سپاس دەکەین دکتۆر فاتح سەنگاوی توێژە لە فقی ئیسلامی سپاس دەکەین مادومان کردی. سپاس بۆیەوە سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکاران خواتان لەگەڵ.